خۆتان نەزانن حەدەسەکانی ئەم چەند مانگەی ڕابردوو کاریگەریەکی ڕاستەوخۆیان هەبووە لەسەر داهاتی هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان کەمی کردووە بۆی بێگومان کە داهاتی هەرێمی کوردستان کەمی کردەوە ئێمە دیسانەوە مەجبور بووینە ئەولوێتی خۆمان بخێنەوە سەر کەرتی گشتی و موچەخۆران بۆ ئەوەی بتوانین بەپێی توانای خۆمان موچەخۆران دابین بکەین. سەبارەت بە فرۆکەخانەکان ئێمە هیوادارین بەڕێز عەبادی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بڕیارەکەی خۆی جێبەجێ بکات. هیوادارین کە پێش نەورۆز بۆ ئەوەی گەشتیار بێن بۆ کوردستان و بۆ عێراق و گەشتیار لە کوردستان و لە عێراقەوە بتوانن ڕوو لە دەرەوەش بکەنەوە فرۆکەخانەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە. ئەوەی لەسەر ئێمە بوو سەبارەت بە فرۆکەخانەکان ئێمە پابەند بووینە پێی بۆیە ئێمە هیچ بربەستێکی تر نابینین بۆ نەکردنەوەی فرۆکەخانەکان.